سڵاوتان لێبێ بەڕێزان پێشینان و قەدیمانی خۆمان قسەیەکی جوان و نەستەقیان هەیە کە دەڵێن کەس بە دۆی خۆی ناڵێت ترشە دەمەوێت لەسەرم پەندە پرسیار لە هاوڵاتیان بکەم بزانم چۆن لە مەحاڵی دەبن و بۆ ئەم سەردەمەی ئێمە تا چەند ئەم پەندە لە مامەڵەکانمانە جێبەجێ بێ و تا چەند گرنگە ئینسانیش لە مامەڵەیە ئەگەر خەلەلێک لە ئەو شتەی کە هەیەی هەبوو بیڵێت و کەسی بەرامبەر بە فێڵ نەخەڵەتێنێ لەگەڵ ما بن لەگەڵ هاوڵاتیان قسەکەم ێوەش بینەری وەڵامەکانیان بنفەرن. مەبەستیان لەو قسەیە چی بووە؟ مەبەستیان لەو پەندە چی بووە کە کەس بە دۆی خۆی ناڵێتتر؟ هەر کەسێ کە ئێستا بڵێم من ئیشێکەکەم ئیشەکەی خۆ من پێ چاکە ناڵێم کە پێم لە کاکە و چاک ئەڵێ چاکە خەلەلەکانی ناڵێ خەلەلەکانی ناڵێ ئەگە خەلەلی هەبێ ئەگە واقعی بێ بیڵێ بەڵام ئەگە تۆ بە واقعی بیڵێ یعنی جوان جوابی بیت و شتەکە ڕاست بێ یعنی وانە کە کابرا بڵێ کەس بە دوی خۆی ناڵێتترشە باشە بەڵام خۆی وەکو تۆ و ئەسڵەکە وایە ئەگەر شتەکە خەلەلی هەبوو پێشەوەی بیفرۆشی بڵێ کاکەم خەلەلانە ئەبێ ئەو خەلەلانە بڵێ خۆی گوناحبارە بی تاوانبارە بی ماڵەکە دروست نییە معاملە دروست هەر لە ڕووی شەرعیشەوە جوان نییە تۆ گەر خۆ بە ئیسلام مەزانی و شایەتمان نەهێناوە ئەبێ ئەو شتانە بە واقعی بە خەڵک بڵێ وەکو موسڵمان خۆمان لەو پەندە بپارێزی ئەبێ زۆر بپارێزی ترشێکی تیا ئەگەر ترشێکی تیاوی بڵێ کاکە گیان ئەمە ترشی تایە و بە خەڵک نایە بۆی کە کابرا ئەگەر لەوانەیە بەو شتە حساسەتی هەبێ یا بۆ شتە مشکلێتی یا دروست بێ ئەبێ بە گوناح بەسەر تۆ زۆر کەسمان دیوە شتی کڕیوە بە تایبەتی بۆ نمونە ئۆتۆمبیل یان جیهازێک یان بۆ نمونە تەلەڤیزیۆن شتێکی کڕیوە خەلەلی تیا بۆ پیان نەوتۆ دوایی تووشی زەرەرێکی گەورە بوو بالفعل وایە ئەوە حرامە لە ڕووی شەرعیشەوە باش نییە ئەو پارەی کە وەریەگرێ ئەو خێرێکە وەریەگرێ بە چۆن ئەیا بە ماڵ و مناڵەکەی زۆر خەتەرە زۆر خراپە نابێت لە کۆمەڵایەتی ئیسلامەتیە لە ناو کە خۆی بە مسلمانە زای خاستن کورد کە خۆی زۆر بە مسلمانێکی جدیە زانیم لەخوا بەزیابێ هەمووشمان مسلمانین بەڵام تۆ بێ ئەوە دەرکەی کەت کابرا من ئێستا دوکان نارم تەماتە ئافرۆش گوناحە من تەماتە ساغەکەی لەسەرەوە بەمی خواریشەوە بەمێ بە خەڵک نییە خراپەکە تێک باش خراپەکە تێک کاکە ئەوە بەوە نەیە ئەوەش بەوە نەیە بۆی کە کابرا گوناحبار نەبێت بەڵام ئینسان نەبێ ویژدانی بێ ئەوەی ویژدانی نەبێ ینی من بە مسلمانی نازانم وڵایی مەبەست لە پەندەکە ئەوەیە لەو سەردەماوەدان کەس بە دوی خۆی ناڵێت ترشا هەموو کەس دۆگەی خۆی بەلاوە باش بووە ئیشەکەی خۆی بەلاوە باش بوو بەڵام ئێستەیش لەم زروفۆ و لەم کاتە ئێستەیش خەڵک بە مەسەلە حکومەت یا ملت مامەڵەکانی ڕۆژانە هەموو کەس دەڵێ من باشە بە شتەکەی خۆی ناڵێ خراپە ئێستا من مەسەلە جگارە فرۆش مەڵم جگەرەکەی من باشە کابرا هەنگوین فرۆشەڵە هەنگوینەکەی من باشە پێڵاو فرۆش واڵێ ئەنی شتەکان هەروە بووە بەڵام ئەمە ئەبێ ئەنی ئەسڵەکەی شتەکە خراپێکی تیابوو بیڵێ گیران مامەڵەکە دروست نییە بە تاکید ئەگەر ماڵەکە فرۆشتوی سەگەم جگەرەی من بەڕاستیکەوە خراپە جگەرەکەشان باشی تیای نییە دانی پیا بنی بەڵێ مدانی پیانم باش نییە لەسەر پاکەتی جگەرەش هەمووی نووسراوە کە ئەمەوە کارێکی تایبەتە خراپە بۆ ئەوە ئەبێ مامەڵەیش بە هەماشیەوە بێ کاتێ شتێکە فرۆشی بە کەسێک خەلەلێک لە شەکەت هەیە پێی بڵێم خەلەلەی هەنگوین بفرۆشی ئاڵتون بفرۆشی هەر شتێک بفرۆشی ئەگەر خەلەلی تیابێ بێ بڵێ خەلەلی ئەوەیە ئەگەر لەم سەردەما کڕین فرۆشتنی ئۆتۆمبیل لەم خەلەلەی زۆرتیە خەلەلی هەیە و نایڵێ نەوەڵە بەرەوەڵە مۆبایلێکە جیهازێکە مۆبایلێک تایاتێ خەلەلی تیە ئەو مۆبایلش نییە کە تۆ ئەتەوێ ئەڵێ هەمان مۆبایلە و ئەوەی بڵێ عیبتیای نییە کەچی واژ نییە بەڵام ئەسڵەکە بێ بیڵێ ینی بۆی مامەڵەکە کێشە دروست نەکات ئەگەر بتەوێ حەڵال بێ و باش بێ ئەبێ بیڵێ یعنی هەر شتێکی کردبێ گەشتەکە خراپیش بێ ناڵی خراپە مەقسەکەی لەوەیە ئەگە کارێک من کردبێ کارەکە خراپ بێ ناڵم کارەکەی من خراپە خۆت ناڵێ بە شتەکەی خۆ ناڵی خراپە ئێستا من بۆ نمونە شتێکە فرۆشم لە ئەسەم جادێ بە شتەکەی خۆم ناڵم خراپ بەڵام وەست پێ مەڵم شتێکی چاکە ئەوە مەقسەی لەوەیە لە بە کەس بە دوی خۆی ناڵێتتر مێمەوەکو مسلمان خۆ نابێ وابی ناوەڵڵە خەلەلێ لە شتەکەمانە هەبێ بێنەوە خەلەلی واتی شتەکەمان حەق
سەکە جوانە مامەڵەکە و کاتە دروست نییە ئەگەر خەلەلی تیابێ و تۆ بەرامبەر وڵا دروست نیە و دامەزراو نییە معاملەکە دامەزراو نییە بەڵام بەناشکوری خوا ناڵێم زۆرمان لەوە ناپرسی نمویمێ پارەکەمان دەستکەی ڕۆژ مسلمانی ڕاستەقینە بێ خۆی لەوە پارێزی ئینشەڵڵا خۆمانە پارێزین بە تۆفیقی خوای گەورە شتی حرام نێتە ماڵمان بەنا بە ڕەحمی خوا جەمیع مسلمانان خۆی پارێزێ لە گری جەهەنەم شتیان ئاوا بۆ پێ فرۆشتی لایەن پێ خەلەکەیانەوەت بێ پێێت و زۆر جارە شتم کڕیوە خۆ بکڕیوم بدوشمە تۆ ماڵ زانیوم ئارە وەڵا لاان جاری وایە میوا کڕی لەسەرەوە شتێکی جوانەڵم کاکەلۆز بوو کیلۆمبەرێ کە چێچمە ماڵ هەمی لە دیویکی ڕزیوە یان لایەکی خراپ بووە تیای نیە شتە جارەوە جیهازێک ئۆتۆمبیلێک شتێکە کڕی خەلەلی هەیە پێشەی هەرتیایە هەت زۆر هەی کەس ئێستا بۆ نمونەگە سارێکە فرۆشی لێ دامی کردووە بڵێ دامی کردووە لای دراوی لێ بڵێ لا دراویەیە بەڵام نایلی هەمانە نایڵێن بۆ یاخی چەکاویە ئەیفرۆشێ پێ دەڵێ کاکە عیبیتیان نیە دوایە چی لای فەقسیەکەی زانی تیای بووە تووشی چەندی زەرری گەورەتری شەبی بوونێ ئارە وەڵڵا گەر خەلەکەت پێ بڵێ فریایەکەوی چارەسەرێکی بۆکەی بەڵێ هەوڵجار فریایەکەویستی ئەو سەلێشی نایتێ بەڵام کە گوتیی پێوە نییە تەمان سەرێکی لێتێ و دە بازاڕی شانایک بەڵام کەسە ویژدانی زیندوو بێ ئەبێ وانە بێ ئینشەڵڵا ئینشەڵڵا بەڵێ کەس بەدۆی خۆی ناڵێت ترشە ئەو پەندەمە بەسییان لە چی بۆ قەدیم وتویان یعنی ئێستا من خراپەش کەم ناڵم من خراپم کردووە ینی بەشتی خۆم ناڵم خراپە شتی خۆم ناڵم خراپە باشە بەڵام ئێمە وەکو موسڵمان خۆ ئەبێ شتی ئەگەر مامەڵەیەکمان کرد شتەکەمان خراببوو بیڵێ ئەی دەوایە ئەگەر تۆ بە مسلمانێتی لێرە وڵا شتێکە کڕی یان شتێکە فرۆشی بە کەسێک خەلەلێک لەو شتەکە تا هەبێ بڵێ ئەم خەلە هەیە لەم شتێن تەوان وایە ینیکەواتە پندەکە ئەگەر ئێمە بەسەر خۆمانە جێبەجێ بکەین خەتەرە لە مامەڵەکردنا مامەڵەکە دروست نییە وایە وایە شتیان ئانیاوە پێ فرۆشتووی شتەکە پیانوتی بێم خەلەلەی هەیە و وڵات جاری وا بووە شتیان پێپرۆشتوم تەماشامان کردووە پێشەکەی جوان بووە و دواکەی هەمی ڕزیوە دەستی بردووە تێی کردووە پێیان نەوتی ئەوە چۆن ئەو بەشتەکەی خۆی لە خراپەکە بڵێ خراپە ینی نایفرۆشت ینی گوناحێکە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی گەنمەکە نەبوو بە کابرای و تێکەڵی گەنجابی فرۆشە گەنمەکە تەڕ بوو وتی ئێستا تەڕە حەدیثەیتر بیچوو مناگەم تەڕەکەی جیا کرد بەوە شەکەی جیا کرد بۆە بۆی کەسەکە خەڵکەکە نەبی فرۆشە ئاوا تێکەڵیکەوە ئەنجابی فرۆشە بۆی خەڵک بیبینێ کە چانی لیابوو نادەم چی لیابوو بەڵێ کەواتە ئینسانی خاوەن ویژدان و موسڵمانە بێ بۆی مامەڵەکەی دروست بێ و پارەی حرام نەیەتە ماڵەکەی بیڵێ کە خەلەلەکە ئەرە وەڵا ئەی کەسە بینیوە خەڵەتا بێ کورای چۆن نایبینین ئێمە ئەم شوی بازارکەین و شت کڕین و باشی ژەبینین و خراپی ژەبینین کەس بە دۆی خۆی ناڵێت ترشە مەبەست لە چیە وەڵامە بەس دەوەیە بۆ نمونە شتەکانی خەڵک هەر تاشێشی ئەم کۆمەلگایە خەڵگەڵێ چاکە ئەم پەندای قەدیمێش ئێستا ئەی پێچێ ئەڵێ کەس بە دۆی خۆی ناڵێت ترشە بەس لە ئەسڵیەکە شاوانیە دۆکەوانیە بۆ نمونە دۆکە تەواوە دۆکە ئۆکەی بەڵام بۆ مەسلەی ئەم وەزعی ئێسا و مامەلەی ئێسا زۆر خراپە بەڵام خەڵک پێچەوانی ئەوە ئیژەکە ئەداتێ بە سەقەتی ئەداتێ کاکە پێم بڵێ کە پێ بڵێ تۆ نایکەی جاخۆی مهمەکە لەوایە پێوە ناڵێ ئەیتر مامەڵەکە دروست نییە و کات ئێدە بەخوا خەڵک بەو شێوەیە ئێساییکە ئاوا بڵین خەڵەتاندووی تیان منە شتێکیان پێفرۆشتی و پیانەوت بی خەلەلەکە ئێمە هەیە ئەرەوەڵە زۆر جار بەسرم هاتووە زۆر جار بەسرم هاتوو ئێستا حالیان با جێوەیەم کە خەڵەتانیانم کەی پێزانیوە کە ئەو شتە خەلەلی هەیە دوای مەعمەلەکە دوای مەوزوعەکە زانیمە کە ئەم شتەوانی و بای ئەوە نییە و خەڵەتاوە بەڵام لە کۆتاییە مرۆڤی خاوەن ویژدان ئەبێ ئەگەر مامەڵەکەی با بڵێن شتەکەی دروست نەبوو خەلەلەکەی بڵێ بڵێم خەلەلانەیە لە میشتە برای بەڕێز هەچێکێکی لە دنیا بێ وجدانی خۆ مرتاکەین هەچێکێکر کە وجدانە مرتاح نەبوو هەچێکی هەبێ قیمەتی نییە دە خەڵکی ئێمە ئێسا لەگەڵ احتراممە لەگەڵ احترامە ژۆ بۆنە ئەڵێ مهمیەکە لەوایە پێم بێ
ئیتر پیاکردنەکەی خەڵکی باشیشمان هەیە ئەوە نییە بڵێ هەمووی خراپە خەڵکیشمان هەیە باشە شتەکەی ئێمە وتمان ئەڵین لەگەڕ ڕێزمانە بۆم خەڵکە زۆر خەڵکی باشمانێ و بە خەڵکی چاکی چۆ مەسعماوە جارێ بە تایبەتی خەڵکی سلێمانی بەڵام خەڵکی خراپیشمان زۆرە بەڵام لە هەموو شوێنێکی چاک و خراپەیە بەڵام ئێستا خەڵکان خۆمان هەوڵ دەین بچینە ئەو بەرەیەوە کە چاکەکەیە خۆمان پارێزینەوە ئەبێ مرتاحبی شەو بۆ نمونە ئێمە لە باو باپیرمانەوەڵە شەو بۆ ئیسراحەت لە ماڵەوە کە چوویتە سەر ئەو جێگای ئاوا کرد بە مرتاحی بخەوی نەگوشدانە حەزیەتە با بڵێ وەڵای منیش یەکەم خەڵەتە بۆ ماڵی دنیا و مادی مەحنەوی لەبەرەوەی حرام بەریتەوە بۆ ماڵەکەت قیمەتی نییە ئەوە ژیانە بە دەردی ئینگلیز هەڵە فنیش ناو فنیش کەس بە شتی خۆی ناڵێ خراپە لە ژیانە ناڵێ خراپە هەرچی ئەگەر خراپیش بێ ئەڵێ چاکە ئەو شتەی من قەت ڕاستیەکە ناڵێ ئەوەیە بەسەر بەڵام ئەو مامەڵەیە کەی دروستە ئەگەر تۆ شتەکەت خراپ و نەڵێ خراپە ئەسڵانە مامەڵەیە نە شەرعیان دروستە نە مرۆڤایەتیە نە ئینسانیان دروست نییە تۆ پێویستە ڕازگۆبی یەکەم لەگەڵ خۆتەوە خۆیە دوای لەگەڵ دەوروبەرەکەشتا تۆ ئەگەر شتێک ڕاستیەکەی نەڵێی لەکوێ ئەمە دروستیتیا هەیە ئەو پەندە قەدی وتراوە بۆ ئێستا خۆشمان ڕاست بۆ هەموو کات و زەمانی ڕاستاوە پێویستە مرۆڤ ڕازگۆ بە پێشەم ئێستا مامەڵەکردن زۆر بووە وڵای مامەڵە ئێستا خوا ڕەحم بەم خەڵکە بکە ئەوەندە خراپی تێکەوتووە ئەوەندە ناڕۆزگۆیی تێکەوتووە یعنی ئەبێ بڵێ خوا پەنامان بێت شتت کڕیوە پیانەوتبی خراپەکەیان پێنەوتی وەسفیان کرد بێ تای کڕی لێ یەشتی خۆشە پێ وڵە مەچیتە هەر دوکانێ قەت ناڵێ ئەمەم خراپە یا ئەمەم باشترە ئەوەم باشترێکە هەرڵێ ئەمە چاکە ئەوە چاکە ئەڵێ خراپەکەم بەرێ ئەڵێ ئەمە هەر زۆر چاکە ئەوان هەر زۆر چاکە ئەتر تۆ لەوە سەر لێشێ نازانین چاک و خراپەکان لە کۆتایە مامەڵەکە دروست نییە ئەگەر خراپەکە و پێنەڵێ دروست نییە ئەبێ بڵێ یەکشت لە سەفەرێکە لە وڵاتێک بوو کابرا لە نیوزیلنداوتی ئەمە دەرەجەیەکە ئەوە دووە ئەوە سێە ئەمان بەونەوە بەونە ئەمە کوواڵەتەکەی بەشی چوارمانکەوە ئەوە ڕاستیەکەی پێوتم بەڵام وەڵی دەگمەن لێرەشتی وا ببینیت خەتەرەوە بۆ ئیمانمان خەتەرە بۆ هەموو شتێ بۆ هەموو ژیان و گوزەران و دین و ئیمان و بۆ مرۆڤایەتیشمان هەر زۆر خەتەرە پەنا بەخوا خواتی تۆ چۆن تێگەی لەوە قسەکانی کرد تۆ قەت مامەڵەت کردو پیانەوتبی ئەو شتە خراپەی هەیە و بۆ کاکەکە زێ ئەوی نەکردوێ ئەڵەن باشەکەی تۆ خراپترین شتەوە تووشەوە نەبووێت مەگەر ئێوە گەنجن توش نەبوون ئەنا ئێمە لە شەسەکان و تووشیوانەوەی تەجروبەی ژیانی هەبێ ئەو تووشی و حاڵەتە ئەی طبعا تووشە حاڵەتە بووە چیت کڕیوە ینی تووشیەوە بوو بێ شەن لەوانە قەمسەڵم کردوە قاتم کردوە قماشم کڕی بێ ینی قماشم کرد ئێمە ڕۆمانەکە دەرچووە ڕۆمانینەوە قماشیشکە بوو ئەمە زمانی زوو تێ بگە ئەوە فەرقە لەوەیە باشە بەڵام ئەو وەکو مامەساوتی ئەم مامەڵەیەک دروست نییە ئەگەر خراپەیەکی بێت حرامە ئەم بەتۆڵم قەمسەڵێت چاک و $100 وەگم بایدە دۆلار بێ ئەوە حەڵاڵە زۆر جار لە مامەڵە قورسەکانی شەمە ڕۆدا بە ئۆتۆمبیلێک لە سیارە ئەڵێ دەعمە هیچی پێوە نییە کەیبیت لەسەر سیقت دوای تەماشاکی مەشینی تاوانێ گێڕی تاوانێ چاملغی لێراوە بڕاوە تاوانێ تۆ ناشنەوە چی حرامە ئەگەرەوە حرام نەبێ دوای دنیاە زەرەری تریشی ئەی چی حرام ئەگەرەوە حرام نەبێ تۆ لەوانەوە پارۆ قەرز کرد بێ مای دەفتەرێ بوو بە هەفتا وەرەقەوە بێ ئەو سا 20 وەرەقەی وەکە ماڵی وێران نەبێ ئینسانی خاوەنی وجدان و مسلمانە بێ خۆی پارێز لەو حاڵە جان ڕێزم لێ بە قسەکەی ماوە باشیشمان ماوە بە هەر هەمووی زەربی سەفر نەکەی ناڵم هەمووی زۆر بەردەگمەن ماوە با بزانیەوە ئیشەڵا گەیشتە تەمەنیمە ژیان زانی چییە دوام بۆ مەکەن تووشی و حاڵەتەوە نادوای نۆم ئەزانی ژیان چییە کە گەیشتە تەمەنیەمە لێوەی بیاخواست دۆڵی چی کەوتوانە کەس بە دوی خۆ ناڵێت ترشە بۆم سەردەمە ئێمەش ئەم قسەیە ڕاستە پڕ بە پڕ بە تایبەتی بۆم سەردەمەی ئێمە لەم ڕۆژانە لەگەڵ کاک حاج سابیر دۆستێکی بەڕێزیان هەیە چوینە جێگایەک بۆ ڕۆنکڕین لە فەرعێ لەو دی و ئەو وانێ کیلۆی ئەو ڕۆنە بۆ بە 12,000 ئەو لە 16,000 وابزانە مەڵە نەبم لەو یەکڕم ئەو ڕۆنە وتم کاکە ئێستا لەو دی و باش ببوورە وتم ڕۆنەکە ئێستا لەو دی و بۆ بە 12,000 تی ناوە تەقلیدە کاکە تەقلید نییە ئەو ڕۆنە بە کۆڵبەر لە ئێرانەوەیەت ئێران مۆری لیاوە نابێ بچێتە دەرەوەی وڵاتەکەی خۆی بۆ وڵاتەکەی خۆی دروست کردووە ڕێگە نایە بە هیچ شێوەیە چی گومرگیش بەی ڕێگە نایە ڕۆنەکە ڕۆنی ئاژەڵە
ئەڵێن کاکە لەودی وەڵڵا بە 12 نا کاکە بێگومان ئەو ڕۆنەی ئەو دی تەقلیدە وەڵڵا تەقلید نیە منەوە ڕۆناخۆم لەودی و چوم کڕیم بە 12 هەموو ڕەفیقەکانیشم هەتا جەنابی هەردوو کاک حاجی شۆڕشیش و حەسابیریش هەردووکیان عینەشت ئێمە لەو ڕۆناخۆین نفسی ئەو شتەش بوو نفسی ئەو شتێ بێگومان هیچ مبالەغەیەکی تیان نیە لەگەڵ حورمەتمە دین و ئیمانیان لە کۆڵیان بەستراوە بە تایبەت تاجرەکانمان لە دوکانێک لەوانەیە لەگەڵ حورمەتما ساویلکە بێ کابرا بۆ ئەیهێنەیە لەمە باشە بەوە بیفرۆشە بەڵام ئەو خۆی کە لەوێ ئەیهێنەیە سا تاجرەکانمان لە سین ماشەڵڵایان دەبێت چۆنیان بێ وا دروستێکن و بۆمانەیەنێ زۆر باش زۆر جار دوکاندارەکە نازانێ ئەم قماشە خۆ دوکاندارەکە دروستی نەکردو بەس تاجرەکە کە دەچێت لە کارگەکە دروستیەکە ئەو ئەزانێ بەرگەی چەندێکە گرێ بەڵێ بێگومان منە گڵۆپێک ئەڵێم گڵۆپمە بدروستکە ئەوەندە سەعادیش بکە ڕاستەکە ئێستا هەر لەم دوکانەی ئەم مەی لە بەردەمی وەساوم پورزامە من بەس لای ئەو چ لە کڕم ئەوەشی باش نەبێت وەرە هەر ئەم قەمیسەی بەری من کە کڕومە لای ئەم بەس نرخێک گیاوێتی بە من بڕە لەو قەیسەرەی ئەو بەرەوە سەیریکە هەمان شتە بەڵام کاغەزێکی جیاوازێک یا لۆگۆی ناوەوەی بارکۆدەکەی لیراوە لەو بەرەوە لەوانەیە بە سێقاتی ئێرەش بێ بزە بە دواشە لەم ڕۆژانە ئاینەشە چون قەمسەڵەوە کاک حاج سابیر بکڕین حەزی لێ کرد سوێن بەخواوەتە لەو بازاڕە لای ڕەشەماڵ بە 85,000 دەی سوێن بەخوا ئەوە تا فەرعێکی دارەستاوەکە کە ئەڕۆیتە سەرەوە دیوی ئەم دی پۆشاکە سوێن بەخوا یاینێ بە 40,000 45,000 زیادەی خەیتیانی ئەوە خۆیم لەگەڵە خواشاییدا ئەوەی باش بکە تۆ لەگەڵ بۆ نەیڵاوە کاکە ئێمە مناڵی شارەکەین مناڵێم شارین هەروە بە ئاسانی هەڵناخڵاتین ڕەزیلیش نین بەڵام هەڵناخڵاتین بەڵام ئەوانەی کە ئەیانەوەی ئەم شارە بەلا ڕێیا برن و هەڵمەخڵەتێنن ئیمانیان لە کۆڵیان بەستن لە کۆڵیشیان بەسراوە لەو دنیا چیەکەن وی قڕ بەسەریان بۆ لە ژیانی شابارەکەت نامێنێ لە ناوی شوکاریان ئەگەر بە فێڵ و فێڵکاری شەکانیان بەڕێ بێگومان ڕاستە وایە وەرە ئێسا بڕۆ زۆر لەو تاجرە گەورانە سوێن بەخوا ئاوات بە ژیانی من و تۆ خوازن لەوانەیە تیای نابێ خاوەنی 2 ملیارد دلار بێ بەڵام سوێن بەخوا نان و ماستێک زیاتر ناتوانێت بخوا بۆ ئەوەنەی غەدر لەم خەڵکە کردووە ئەمڕۆخوا تووشی دەردێکی کردووە ناتوانێت وەکو من و تۆ بژی و نانەکەی بخوا ئامین تۆ بڵێن ئەو شتێک کە هی تۆیە ئەو شتێکی تۆیە نییە قەت نایت شتەکەی خۆپشکێنی لای خەڵک نییە خۆشەویستیەکەیت خراپیەکانی ناڵ ناخراپیەکانی ناڵیت بەس خۆ ئێمە وەکو موسڵمان و کەسێکی خاوەن وجدان ئەبێ ئەگەر شتەکەمان خەلەلێکی تابێ بیڵێن نایتە خۆی شتەکە کەلتورە و بەڕاستی وەکو کەلتور نییە هەموو کەسێک لە شوێنی خۆیەوە کە شتێکیە بێ نییە بەڕاستی لای پیرۆزە بێ بەست وەکو موسڵمانێژ نییە بەڕاستی و شتا گەرزانی و هەڵەیەکی تایە پێویستە نییە بە بەرامبەرەکە بڵێ من ئۆتۆمبیلێک بێنم بە تۆی بفرۆشم هەندێک خەلەلی تیاابێ لە تۆی بشارمەوە ئەم مامەڵەی دروستە ئەوە نییە لە بابی نییە شەر ئەوانەیە بەڕاستی گوناحە لە بابی نییە یاساشەوە تاوانە شتیوات بەسەر هاتووە شتێکیان پێ فرۆشتبی پێیان نەوتبی ئەمە خەلەلەیە نەخێر ئینسان تا چەند گرنگە خۆی وریا بێ لەوەی کە شتێک ینی نەکڕێ کە نەزانێت چییە یان خەلەلەکانی نەزانێت وەڵایەتی خۆی بەڕاستی و کەسە کە بەرەڕووی شتێکە بێتەوانێ بۆ کڕێنی تا چەند ئەو شتە لای نییە بەڕاستی جوانە لەو کاتیان نییە بەرامبەرەکەی ئەگەر بزانێ حەزیلەتی لەوە چێ لەویانە بێت مامەڵەکەی بە نادروستی بکار لەگەڵیا لەویا دروستە بێت ڕووکارتێ نەخەڵەتی بزانین ناوی ئەم شتە چی بەڵێ ژیانی ئەمە شکستی لە چیایە مناڵەکانمان کە گەورە بێ پەروەردەیەکەین لەسەرەوە پەروەردەی ناکەین کابرا هەڵسێت دەماشیشی مناڵانەی بۆ کڕێت هەڵناسێ بوو کێشتێ جوانی بۆ بکڕێ فێری ڕەوشتێک و ڕازگۆیەشی بکات تۆ بچۆ خاشێرانەوە کە کابراسی ئەشی دەستە شوێت تۆڵە سڵام فێری چی پەروەردەیەکی جوانێکن لێرە فێری ئەو پەروەردەی ناکەن فێری پەروەردەیەکی زۆر شکستیەکەن بێ ئەو پەندە کوردی خۆمانی لێ پارێزین هەمیشە بەشتی خۆمان بڵین باش ئەگەر خەلەلی هەبوو بیڵێ
ئیسا بچۆ لە لای هەست کەسێک گەشتی چی لێ بکڕیت یەک بنیێن سوێ نەخوات ئەڵێ خواوەکی لە خوا شاید بێت خوا بۆکی بەوەکی لیان بەشایەت بڵێ باوەڕت بێت باوەڕێ بوو بیکڕێ باوەڕشی نەبوویتی بۆچی ئەماکە ڕستەکەی تۆ دیاری کراوە سوێن بخۆیت سوێن نەخۆی ئەو ڕستای خۆت هەردێت ئیتر بۆ بە سوێن خواندن گوناح نییە ئەو کەسابەتە بکەیت لە ژیانی خۆتا قەت تووشە و حاڵەتە بووی شتیان پێ فرۆشتبی پیان نەوت بێ مەخەلە لێ جاریسا بچۆ لە لای مزگەوتی گەرە تەماتە بکڕا ئەڵێ کاکە کیلۆنیە بازار ئەڵێ تۆ کیلویەکم بەرێ کاگەشتی چاکم بەرێ سەرەکەی هەرمیشی خراپە فڕێدی ئەوە بۆچی نیوەکڕی نەم شتەی زۆر جار هەموو شتێ حەزێکی ئیسا بچۆ تاقیکەرە بزانەوەیان یاخود زۆر جار ئۆتۆمبیل مەکینەکەی کێشەی هەیە شکڵەکەی جوانە وەسفی سەنات بۆ کاوکتەوە دو سوێنت بۆ خوا دوای کە هێنی سیرەکەی خەلەلی گەورە هەیە لەو سوێن نەخوات سوێن لەسەر مشینەکەی ئەخوات پارەی لێ داوە پارەی قسە بۆ نیدەکە خۆ پارەی نەقسەتە ناو مەستوفی مشینەکە بچێ مەستوفیکە سوێن لەسەر بۆ دیەکەی خۆ پارەی قسە بۆ دیەکەی بۆ نێقسەتە ناوێت سافێری ئەم خەلوقەشە بوونە کابرا تۆشی سیارێکی لێکڕیت چێ مادەیەکی تێکات ئەتای ڕۆنەکەی گەڕێکە ڕۆنەکەی ڕۆگەری سەرەکەی هەموو عیب عادێکی دەرەکە ڕازگۆی زۆر پێویستە لە مامەڵا بۆی حرام نێک نێتەوە ماڵەوە لەگەڵتە پێشینانی خۆمان توانە کەس بە دوی خۆی ناڵێتەرسە بیستوتەوە ئەو پەندە مەبەسیان لە چی بووە کاتێ و توانە کەس کورتەریی نییە پندیشی نییە کاک کورت عقلی عفوم کە عقلی شەش بێژەکە چون نەوتیان کردەوە بۆرەکەیان باە و کوردیان هەموو قەرزار کرد و دار و بەرد و دنیا هی خۆمان قەرزاریان کردن پارەیان نەهێشت هیچیان نەهێشت باشە بە هەنگاوی خۆیان ناڵێن خراپ هەروەکو پەندەکە کاکە مەقابلیەوە مۆبایلێک ئەوەندەیە ئەیان بە 20 گەڵا باشە نەوتەکە پارێزیاکەیە مۆبایلەکە بە ملیۆن شتی تریش تۆ دوای زانست بۆ ناکەوی کاکە عقڵ بکاتەوە تۆ دوای هیچ کەوتویت سەفر لە شوێنی خۆ دەخولێتەوە ڕۆژێکیش نەوتەکە تەواو بێ ئەویشمان بە ئەو نەوتە تۆ نەوتە دەرێنەوە میلەت حەسێتەوە کاکە میلەت نەحەسایەوە هەو وێرانە کرد ئێ بە دوای شتێک کا بگەڕێ بە دوای زانستا بگەڕێ سیارەیەک دروست دەکرێ یەکێ لێرە سیارە دروستەکە پێڵەن لە ئەوروپا هەیە ئەمە باشە کاکە لە ئەوروپا لەند ئەمریکا دروستەکە هەموو دەوڵەتەکانی کە دروستەکەن ئیتر کابێ ئەمریکا دروستی کەسکە دروستی نەکە نەبا بە کەس واز نایانێ هەموو دوای زانست نیانێ دامی زانست بکەن بۆ نیانێ بە دوایەوە بڕۆن تاوەکو وڵات وردە وردە بەرەو پێش بڕۆ ئەزانی بۆچی چونکە خۆیان هیچیان پێ نییە زانست بێتە پێشەوە عنیا خڵاتە پێشەوە بێ خڵا بێ خۆی کۆکاتەوە بڕۆ ئێ چۆنە ڕۆ تاوان چۆنە ڕۆ ناڕوات هێرۆشیما کە لی درا ئیمپراتۆری یابان هاتە سەر تەلەڤیزیۆنم قسەی کرد کە منێڵم تی کۆبوونەوەی بکەن لە کۆبوونەوەکە وتی بیکەن بە 4 بەشەوە چەند بەش ئەدەبیاتمانەیە چەندیش علمانەیە وتیان بیکەی بە 4 بەشەوە 1 بەش علمە 3 بەش ئەدەبیاتەوتی نە باسییان علم بە 1 بەش ئەدەبیات بێستا یابان تەحەدای هەموو عالەمەکە بەچی چارلی چاپلن ئەمانە تێنا عفوم کە تێناگەن چۆرە چاخانەی شەعب هەمووی ڕسمە یەک ڕسمی مۆبدەعیتیان نییە ئیعتراف خۆی کورد ئیعتراف ناکا بە بوونی خۆی چارلی چاپلن ڕۆژێکە چێتە سینەما لە سینەما لەگەڵ دووسێ ڕەفیقی خۆیان دەستەکا بە گریان سەیری فلیبەکەی خۆیەکە تەحەجوب بمێنەوانی لەگەڵاناڵن بۆ گریەوە هەمووی جمهوری توێ کوڕڵە من بۆ ناگریم ئێڵن بۆ چێگری ئەڵێ من بۆ واگریم من باسی فەقیری هۆژاریەکەمانە پێکەنن ئێستاش باسی علم کەمان پێکەن چونکە خۆی نازانێ پێشینانی خۆمان کەوتوانە کەس بە دوی خۆی ناڵێترشە مەبەستەکە واز هەمە بەسییان لەوە بووە کە هەموو کەسێک حەزەکە وەسف و سەنای ئەو شتەی خۆی بکە پێشەوەی بیفرۆشێت یاخود بە شتەکانی خۆی ئەگەر فرۆشتنیش نەبێ ناڵێ خراپە بەڵام لە مامەڵەکردنە کاتێک تو ئەتەوێت شتێک بفرۆشی بە بەرامبەرەکەت ئیتر ئۆتۆمبیلە مۆبایلە یان جیهازێکە یاخود میوە یاخود هەر شتێکە ئەگەر خەلەلێک لەو شتە تا هەیە بە بەرامبەرەکەت بڵێ ئەگینا ئەو مامەڵەیە دروست نییە لە ڕووی شەرعەوە ئەو کەسە تووشی زیانە بێ و ئەو پارەی تۆ وەرت گرتووە لەو مامەڵەیە دروست نییە و ئەو کات دەبێتە حرام و دێتە ناو ماڵەکەتەوە و بۆ دنیا و بۆ ڕۆژی کۆتایش ینی ڕۆژی دوایشمان خەتەرە لە بەرەوە لە مامەڵەکردن ئەبیشە ئەبێ وریابین کاتێ شتێکمان هەیە بە وازحی بڵێن ئەم شتەمان ئەم خەلەلانەی هەیە تا بەرامبەرەکەمان تووشی زەرەر نەبێ و ئەو پارەیشی ئێمە وەرێگرین
حرام نەبێ یعنی بۆ ماڵ و منداڵ و بۆ دنیا و دوا ڕۆژیشمان تووشی کێشە نەبین بۆیە هەمیشە ئینسانە بێ وەکو مسلمان وریا بێ ویژدانی زیندوو بێ لە مامەڵەکردنە شتێک نەفرۆشێ کە بە بەرامبەرەکەی نەڵێ خەلەلەکانی چییە خی گەورە بمان پارێزێ لە ماڵی حرام و بمان پارێزێ لە هەر شتێک کە بێتەوە هۆی زیان بۆ دنیامان و بۆ دوا ڕۆژمان بەنامەیەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ.